دیارە قەزای داقوق لە ماوەی ڕابردوودا و بە تایبەت دوای لێکەوتەکانی ڕێفراندۆم زۆرترین کردەوەی تیرۆریستی لەم سنووری قەزای داقوقە بووە، بەڵام لە مانگی ڕابردوودا زیاتر کردەوەکان زیاتری کردوتەوە. ئەمەش بۆ چەند هۆکارێ ئەگەڕێتەوە. یەکێ لەوانە دیارە قەزای داقوق سنوورێکی بەرفراوانە، ئەتوانم بڵێم زیاتر لە 50 کیلۆمەتر زنجیرە چیای حەمرینە، کاتی خۆی 70 گوندی عارەبیمان بووە. قەزایەکی تعریب کراوە کە 23 کۆمەڵگەی تعریب لە 68ەوە بۆ 2003 هاتەتە ئەم سنوورە. ئەمانە ئەم گوندانە ئەم کۆمەڵگە تعریبانە هەمووی عارەبی سونەن. دیارە ئەمانە لە کاتی قاعیدا لە کاتی تیرۆرستانی داعش کەوا سووری بەر لەشکر بوونە، بۆیە ئێستاکە زیاتر جموجۆلەکانی داعش زیادی کردووە. چارەسەری یەکەم و کۆتایی ئەوەیە ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هێزە عێراقیەکان بە هەماهەنگی ئەم هێزە ئەم شوێنانە بۆ نەڕێوە وەکو لە دەستوری شەهاتمە. بەڕاستی جێی داخ و نیگەرانیە ئێمە کاتێک کە داعش هات و دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە 1970 خانەوادی کاکەکان منتخەکەیان چۆڵ کردو دیەکان چۆڵ بوو لەبەرەوە پەیتا هێرشەکرێت و هێز عێراقیەکانیش بەڕاستی ئەو دەورە ناگێڕن وەکو بڵی خەمخۆری ناوچەکە بن، هەر ئەوەنیان پێکرێت ناو ڕووبایەکانی خۆیانە خۆیان بشارنەوە یان دیفاع لە خۆیان بکەن بە بەراورد لەگەڵ هێزەکانی پێشمەرگە تەڵام فەرقێکی زۆر هەیە.